ماوەی 3 ساڵە جووتیارە و لە کوێستانی گوندەکەیان کاری کشت و کاڵی دەکات. خدر کەریم هەموو ساڵێک لەم وەرزەدا بۆ کشت و کاڵکردن دەچوە کوێستانی بەردەسپیان، بەڵام ماوەی 2 ساڵە ڕێگەی پێنادرێت. 24 ساڵیشە لە بەردەسپیان فەلاحەتێکم، 4 ساڵیش 6 ساڵیش لە شکارێ بوو، بەڵامەوە لە بەردەسپیان فەلاحەتیمان باش بوو، والداتێکی باشی هەبوو، خەڵکەشی زۆریش دەهات لە لای جێگانی لای دۆڵی ڕشتێ و ئەوانە هەمووی داهات لەوێ دەری کەسابەتمان کرد، بەڵام 2 ساڵە لێ ناگەڕێن ئێمە بچین کەسابەتەکەی خۆمان بکەین و بێ ئیشماینەوە و ئێستا هیچ جێگایش نییە ئێمە کە فەلاحەتی لێ بکەین. زۆر داواکاریمانان کردیە لە زۆر جێگەیان لە ناحیەوە ئەوانە، بەڵام هیچ جوابێکیان نەداینەوە و هەتا ئێستا هیچیان بۆ نەکردینە. زیانی زۆرمان پێگەیشتەوە دی ئیشمانێ و کاریمانێ و کەسابەتمانێ و ئێم حاشیشمان ئەوم حاشە نییە بڵێن وڵا پێبەرێ ئەچێنم حاشیشەوە دیارە کووە و ئەرێ وڵا زەرەری زۆرمان پێگەیشتە. لە ساڵانی ڕابردوو نزیکەی 1000 تەن سەوزە و میوە دەیان کیلۆ هەنگوین لە باڵەکایەتی دەگەیشتە بازاڕەکانی هەرێم، بەڵام ئەم 2 ساڵە بەهۆی ڕێگریکردن لە خەڵک بەرهەمە خۆماڵیەکانیش کەمی کردووە. دیارە عجۆمەران شوێنێکیە کە 3-4 سیفاتی جوانی هەیە، شوێنێکی بە پیرپەرەکەتە هەم لە ڕووی گەشتیاریەوە، هەم لە ڕووی ئاژەڵداریەوە، هەم لە ڕووی گەشت و گوزارەوە، بەڵام ئەوە ماوەی 2 ساڵە کە ئەوانە هەموو لە خەڵکەی مەنع کراوە نەیاڵن خەڵکە بچی هەم کەسابەتی بکە، هەم ئاژەڵداری بکە، هەم بێتە مسایفەوە هەر ڕۆژە و بە بیانوێ، هەر ڕۆژێ و بە بیانوێ بە بیانووی ئەمنیەوە کە ئەلاساز ئەمنیەتیان دەپارێزن، بەڵام کە ئەسڵ و ئەساسی نییە. بۆیە من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بەڕاستی ئاوڕێک ویا خۆت سنوورێک بۆ ئەو شێوە کارانە دامەدرێ، ناتوانانی خەڵکە لە زۆربەی شوێنەکان دێکە لێرە کار و کاسبی دەکات. ساڵی پارکە خەڵک لە ڕانیە و لە قەڵاتزە و لە دیانە و لە هەولێری ئەو شوێنە هات بوو کە عەرزەکەشیان چێڵە، بەڵام دوایە بە هەر بێنوێ کە بێنیانێشکە زراعەت و ویا خودت کەسابەتی و ئاژەڵداری و مەرداریەکەشیان بکرد. باڵەکایەتی دەڤەرێکی کوێستانی و کشت و کاڵیە، بەشێکی زۆری خەڵک بژێوی ژیانیان لەسەر کشت و کاڵکردنە و ماوەی 2 ساڵە هێزێکی ئەمنی ڕێگە بە بەشێکی زۆر لە گوندنشینان نادات لەسەر زەوی و زاری خۆیان کشت و کاڵ بکەن. پێشەوا مەحموود کورسات نیوز، چۆمان.